یەکێ لەو شتانەی کە پێویستە ئاماژەی پێ بکەین بۆ ئێمەی ئەهلی نوێژ و تاعەت و عیبادەت بریتە لەوەی لە چەند خاڵێکە ئاگاداری خۆمان بین. ئەگەر جەنابەت بینەری ئەم بەرنامەی کلیلە تێتانە سوپاسی پەروەردگاری دەوێت ئاگات لە خۆت بێت تووشی نەبی. خۆ ئەگەر ئەم خاڵانەی کە باسی دەکەین تێمان نابێ پێویستە تەوبەی لێ بکەین. ئەم بەرنامەی کلیلە پێمان دەڵێ کلیلی دەرگای خێر، دەرگاکە خێرە، بیکەوە بچۆ ناو دەرگای خێرەوە، بڕۆ ناو جیهانی خێرەوە. ئەگەر دەرگای شەڕ لەسەر کراوەتەوە لە پرۆگرامی کلیلەوە پێت دەڵین دەرگاکە داخە، ئیتر وەرە دەرەوە لەو زەلکاوە، وەرە دەرەوە لەو ناشرینیە، وەرە دەرەوە لەو خراپەیەی کە ئەگەر لە سەری بەردەوام بی خوا نەخواستە لەوە چه ئیمانەکەت لە دەست بدەی یان زۆر کاڵی بکەیەوە وە ژیان لە خۆت و لە خەڵکی بکەی بەژان. یەکێ لەو خاڵانە عەرزم کردن بریتە خاڵی یەکەم زۆر خۆمان بپارێزین لەوەی نە زاڵم بین، نە ستەمکار بین، نە هاوکاری ستەمکاریش بین. ئەوە زۆر گرنگە. زاڵم مەبە، ستەمکار مەبە. ظالم کێیە؟ هەر کەسێک بە ئیسلام ڕازی نەبێ، هەر کەسێک بڵێ بەرنامەی ئیسلام بەس بۆیە باشە پەیوەندی نێوانی خۆت و خوددایە، نەعوذ بالله ئەوە پێی کافر دەبێ. ئیسلام بەرنامەیەکە بۆ مزگەوتە، بۆ بازاڕە، بۆ ناو خوتبە و جومعەیە، بۆ ناو پەرلەمان و یاسادانان و بەڕێوەبردننی وڵاتە. ئیسلام هەم دینە، ئیسلام هەم ژینە، ئیسلام هەر دنیا هەم دنیاە هەم قیامەتە. زاڵم ئەو کەسەیە کە نەعوذ بالله وا حاڵی بوو بێ یان خەڵکی وا حاڵی بکە ئیسلام بەس تەنها پەیوەندی نێوان خۆت و خوایە. ئەوە ستەمکارێکی گەورەیە، تۆ لەوانە نەبی. واگەر کەسێکی ژوای گوت تۆ پشتیوانی مەبە، نەسیحەتی بکە، بیهێنەوە سەر ڕێگا قسەی خێری بۆ بکە. زاڵم ئەو کەسەیە کەوا میراتخۆری خوشک و براکانیەتی. خوا لەم کوردستانی ئێمەدا بەڕێزان جەنابتان بیر بکەنەوە، ڕێزم هەیە بۆ ڕووی ئێوە. زۆر کەسەیە کە باوکو دایکی دەمرێ وەکو گەزۆ و مازوو میراتەکە دەخوا، وەکوی خێر بە برایەکی بکە، بە خوشکێکی بکە، شتێکی بداتێ کە تۆ خێری پێ ناکەی. ئەوە بە ئەندازەی تۆ قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە باسی میراتە، باسی مافی براکە، خوشکەکە، دایکەکە، فڵان کەس ئیلا ئەوانە نەبێت کە میرات ناگرن. خوای گەورە هەمووی بۆ خۆی دیاری کردووە. کاتێک کە برایەک سەیر دەکەی چەند حەجی کردووە، وەڵا کە دایمە دەیبینی تەسبیحات دەکا کە دەکەوێتە سەر میرات دابەشکردن، ئەگەر مەجالی هەبێ، ئەگەر دەرفەتی هەبێ، پێی خۆشە هیچ شتێ نەداتە خوشک و براکانی، یان ئەگەر بیان داتێ بەرماوەیەکیان بداتێ. بۆ نمونە کام زەوی تیجاری و باشە بۆ خۆی هەڵی دەگرێ، زەویەکیش کە بە 10 ساڵی تر خزمەتگوزاری ناگاتێ و مشتری نابێ، کڕیاری نابێت، دەڵێ بە ئەو بۆ خوشکەکەمان بێ. باشە ئەو خوشکەش هەر وەکو تۆ ئەولادی ئەو دایک و باوکەیە کە کۆچیان کردووە.